حەز چی کرد تا هەوادارەکانی لی تووڕەبن؟ بۆچی تیکتۆکەکەی حەز داخرا؟ دوای داخستنی تیکتۆکەکەی حەز چۆن دەرکەوت؟ هەموو سەرەتایە کۆتایی هێو مەرجنیە خۆشیەکان تا سەربەردەوام بن. حەز ئەو کوڕە تیکتۆکچی عێراقیی شاهانە دەژیا بە چیرۆکێکی خەمنە کۆتایی بە سەرکەوتنەکانی لە تیکتۆک هاتوو تیکتۆکەکەی داخرا. حەز کوڕێکی هەژاری خەڵکی پارێزگای ئەمبارە نزیکەی 2 ساڵ لەمەوبەر لە تیکتۆک دەرکەوتوو. ئەو پلاتفۆرمە بوو بە سەرچاوی خێر و بەرەکەت بۆی کردی بە ملیۆنێر. دوای دەوڵەمەندبوونی حەز ئەنباری بەرەو دووبەی بەجێهێشت و لە ڕێگەی لایڤی تیکتۆکەوە ڕەحمە بە سامی ناسی و دواتر هاوسەرگیری لەگەڵدا کرد. حەز بە قسە و گاڵتە و گەپە کۆمیدیەکانی میلیۆنان بینەری لە پلاتفۆرمی تیکتۆک لە دەوری خۆیدا کۆکردبەوە. تیکتۆکەکەی زیاتر لە 8 ملیۆن فۆلۆوەرسی هەبوو. یەکێک بوو لە هەرە بەناوبانگترین تیکتۆکچی عەرەبەکان. ماوەیەک لەمەوبەر حەز لە لایڤێکدا ئاشکرای کرد هەڵمەتێکی خێرخوازی بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت ڕادەگەێنی. بەڵام حەز بەڵێنەکەی نەبردە سەر و بێدەنجی هەڵبژارد. ئەمەش بووە سەرەتایەکی ناخۆش بۆی کەوتە بەرڕەخنەی هەوادارەکانی وەکاونتی تیکتۆکەکەی هەزاران ڕیپۆرتی لێدرا. بەهۆی زۆری ڕیپۆرتەکان کۆمپانیای تیکتۆک ناچار بوو هەژماری تیکتۆکەکەی حەز دابخات. دوای داخستنی تیکتۆکەکەشی حەز بە چاوێکی پڕ لە فرمێسک دەرکەوتو. باسی لەو خەڵکانە کرد کە هاوکاری کردووە. ئاشکرای کرد هەر کەسێک داوای هاوکاری کردبێت لە ملیۆنێک دینار کەمتری داوا نەکردووە. وتی ئەو خەڵکانە چوونەتە سەرماڵەکەشی. حەز بە دڵێکی پرەوە وتی ئەو وەلی تەڵاڵی گەورە ملیاردێر نییە تا بتوانێت هاوکاری خێرخوازی خەڵکانێکی زۆر بکات. وەک خۆی دەڵێت تیکتۆک بۆ حەز کۆتایی هاتووە و جارێکی دیکە ناگەڕێتەوە بۆ لایڤەکانی و بە هەوادارەکانیشی ڕاگەیاند کە لی دوور بکەونەوە و وازی لێبێنن.